بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي جعل المال قياما للناس واستخلفنا فيه اختبارا وامتحانا، فقال سبحانه وتعالى: وآتوهم من مال الله الذي آتاكم. والصلاة والسلام على سيدنا محمد صلى الله عليه وسلم، علم الأمة أن المال وسيلة لا غاية، وأن البركة في العدل لا في الجشع. وبعد. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردیگار لە هەموو لایەک بێت. خۆشەویستان و ئازیزان، ئێمە لە سەردەمێکدا دەژین، ڕووداوەکان زۆر خێران یەک لە دوای یەک ڕووداوەکان بە دوای یەکەوە دێن و تێدەپەڕن. لە سەردەمێکداین بازاڕەکان شڵەژاون، ڕووداوەکان خێران، نرخی شتومەک و کاڵا بەرەو بەرزبوونەوەیە و بەرز دەبێتەوە. خەڵک دڵە ڕاوچەی زۆر بووە، ماڵ و سەروەت و سامان لە نیعمەت و خۆشگوزەرانیەوە بۆتە مایەی ترس بۆ خەڵک. خەڵک لە ئامرازی ماڵ و سەروەت و سامان لە ئامرازی ژیانەوە بۆتە سەرچاوەی ترس. پرسیاری گرنگ لێرە ئەوەیە بەڕێزان کە ئێمە ئەوڕۆکە ئەو پرسیارە ئاراستە ئەکەین و وەڵامی ئەدەینەوە پشتیوانی خوای پەروەردگار. ئەویش ئەوەیە: ئایا تاچی مسلمان چۆن مامەڵە لەگەڵ ئابووری بکاتن لە سەردەمی قەیرانەکاندا؟ واتە ئابووری لە کاتی قەیراندا و بەرپرسیارەتی تاچی مسلمان چییە لەو سات و کاتانەدا؟ بەڕێزان، ئایا تاچی مسلمان لەو کاتەی کە قەیرانی ئابووری دەست پێ ئەکاتن، کە خەڵک لە دڵە ڕاوچێ و ترسدایە، کە نرخەکان بەرەو بەرزبوونەوەن، ئایا تاچی مسلمان بە دوای ئەو مەوج و شەپۆلی ترسەوە دەڕوات، بە دوای شەپۆلەکە دەکەوێتن؟ یاخود تاچی مسلمان ئەو دەرفەتە دەقۆزێتەوە، دەرفەتی پێویستی خەڵک، کە خەڵک پێویستیەکی زۆری بە کەلوپەل و بە خۆراک هەیە، ئایا ئەو دەرفەتە دەقۆزیتەوە، بە هەلی دەقۆزیتەوە و نرخەکان گران دەکا؟ ئایا تاچی مسلمان قۆڕخکاری دەکات لە بازاڕ؟ ئایا نرخەکان بەرز دەکاتەوە؟ یاخود مرۆڤی مسلمان لە کاتی قەیرانەکاندا ئەم قەیرانانە وا دەبینیتن کە ئەوانە ئیمتیحانن، تاقیکردنەوەن، واتە تاقیکردنەوەی ئیمانی تاچی مرۆڤی مسلمان و تاقیکردنەوەی ئەخلاقی مرۆڤی مسلمانە. واتە مرۆڤی مسلمان ئایا ئەمانە بە تاقیکردنەوەی ئەخلاق و ئیمانی خۆی دەبینێتن، یان ئەو خاڵانەی باسمان کردن ئیستیغلالی خەڵک دەکا و احتیکار و قۆڕخکاری دەکات و نرخی شتومەکەکان بەرز دەکاتەوە؟ بەڕێزان، جارێک ماڵ، سەروەت و سامان ئەمانەتە خوای پەروەردگار بە ئێمەی داوە، غەنیمەت نییە. ئەگەر تەماشاکەین خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ: وآتوهم من مال الله الذي آتاكم. واتە ئەی ئیمانداران، لەو ماڵ و سامانەی کە خوا پێی بەخشیون بەشیان بدەن، زەکاتە، سەدەقەیە بیدەن. جوان ئەگەر لەم ئاەتە پیرۆزە ورد بینەوە تەماشاکەین، خوای پەروەردگار فەرمووی: وآتوهم من مال الله، نەیفەرموو وآتوهم من ئەموالیکم، چونکە ماڵی خوایە، فەرمووی لە ماڵی خوا ببەخشن، لە سەروەت و سامانی خوا کە پێی بەخشیون بیبەخشن، نەیگوت لە ماڵی خۆتان، چونکە ئەو سەروەت و سامان و ماڵە ماڵی خوایە و ئێمە جێنشینی خوای پەروەردگارین لەسەر ئەو سەروەت و سامانەی کە پێی بەخشیوین. بۆیە بەڕێزان، لە فەرمودەی صحیحدا هاتووە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ: لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن أربع. واتە مرۆڤی مسلمان یاخود هەر مرۆڤ ڕۆژی قیامەت پێیەکانی لە شوێنی خۆی ناجوڵێن تاکو چوار پرسیاری لێ نەکرێت. یەک لە پرسیارەکان ئەوەیە کە خوای پەروەردگار لێ پرسێ: عن ماله من أين اكتسبه وفيما أنفقه. لە سەروەت و سامانت لە ماڵت لێتە پرسرێت،
جارك من أين اكتسبه لسرچاوەی ئەو پارە و سەروەت و سامانە لێتە پرسێ ئایا لەکوێت هێناوە، چۆنت بەدەستهێناوە، لە چۆنیەتی بەدەستهێنانت لێتە پرسرێتن. سەرچاوەکەی حەڵاڵە یان حەرامە، بە ڕێگایەکی حەڵاڵ و دروست سەروەت و سامانەکەت پەیدا کردووە یان بە ڕێگای حەرام، اینجا لێتە پرسێ لە چیت سەرف کردووە و لە چیت خەرج کردووە. بۆیە خۆشەویستانی خۆم، بەڕاستی قەیرانەکان، قەیران و ناخۆشی و ناڕحەتیەکان معدەنی مرۆڤی مسلمان دیارەخەن، دەرونی ئێمە، حەقیقەتی دەرونی ئێمە بە دیارەخەن. هەندێک کەس کاتی قەیرانەکان پێی وایە کە قەیران و ئەو ناڕحەتیانەی کە پەیدا ئەبن وا ئەزانیتن دەرفەتێکە بۆ ئەوەی کە قازانجێکی چەند قات بکاتەوە وەلەو با لەسەر حیسابی کەسانی برسیش بیتن. هەندێک کەس ئەوە بە دەرفەتە زانیتن با لەسەر حیسابی کەسێکی برسی بیتن. ئەوێ گرنگ ئەوەی خۆی دەوڵەمەندکە، گرنگ ئەوەیە پارەکانی چەند قات کاتەوە. بەڵام تاچی ئیماندار و تاچی خاوەن ڕەوشت پێی وایە ئەو قەیرانانە، ئەو حاڵەتانە پێی وایە دەرفەتێکە بۆ چەند قاتکردنەوەی پاداش لای خوای پەروەردیگار، لۆ بەدەستهێنانی پاداشتی خوای پەروەردیگار ئالەو سات و کاتانەدا هاوکاری خەڵکە، دەستگیرۆی خەڵکە کاتن، نرخەکان بەرز ناکاتەوە. بەڕێزان، بەڕاستی قۆرخکاری تاوانێکی ئەخلاقیە. پێش ئەوەی کە تاوان و سەرپێچێکی ئابووری بیتن، بەڕاستی تاوانێکی ئەخلاقی و ڕەوشتیە. خۆشەویستان، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ من احتەکەڕ فەهوە خاطئ، ئەفەرمێ ئەوەی قۆرخکاری بکاتن تاوانبارە. لە ڕیوایەتێکی تردا هاتووە ئەفەرمێ لا يحتكر إلا خاطئ، واتە تەنها کەسانی تاوانبار و گوناهکار ئەوانە قۆرخکاری دەکەن. بۆیە جوان بیر بکەنەوە، جوان لەو فەرمودەیە یعنی تەماشا بکەن و بیری لێ بکەنەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی لا يحتكر إلا خاطئ، نەیفەرموو لا يحتكر إلا تاجر، فەرمووی خاطئ. وإنجا نەیفەرموو لا يحتكر إلا ذكي يا لا يحتكر إلا ناجح، فەرمووی خاطئ. نەیفەرموو ئەوەی کە قۆرخکاری ئەکاتن کەسی بازرگانە یان کەسێکی زیرەکە یا کەسێکی سەرکەوتو، نەخێر گوتی ئەوەی کە قۆرخکاریەکە تەنها کەسانی تاوانبار و گوناهبارن. بۆی بەڕاستی قۆرخکاری کارامەیەکە، واتە کارامەیەکی بازرگانی نییە، زیرەکی نییە بەڕێزان. و هەروەها یعنی بەڕاستی قۆرخکاری بریتە لەوەی کە خەلەلێک لە ویژدانی مرۆڤدا هەیە، ئەو کەسە خەلەلێک ناڕێکیەک لە ویژدانیدا هەیە، ئەگەنا چۆن ئەتوانیتن قۆرخکاری بکاتن. بۆیە کاتێک کە تۆ هەڵستی کەلوپەل خۆراک خەزنەکەی باشە بۆ ئەوەی دواتر بە چەند قات بە خەڵک بیفرۆشیەوە، تۆ لەو سات و کاتانەدا تەنها نرخەکان بەرز ناکەیتەوە، بەڵکو لەو کاتانەدا تۆ یعنی ئاستی ئازار لە دڵی کەسانی هەژاردا، ئاستی ئازار لە دڵی کەسانی برسیدا ئاستی ئازار زیادەکەی، ئازار و ناخۆشی و ناڕحەتی زیاترەکەی، نەوەک تەنها نرخەکان بەرزکەیەوە، ناوەڵە ئازاری دڵەکان زۆر زۆر بەرزەکەیەوە. بۆیە بەڕێزان، تکایە مەبنە بەشێک لەو ترس و بیمەی کە یعنی ترس و بیمە کۆمەڵایەتی کە بڵاوە، کە بە کۆمەڵ بڵاو بۆتەوە، مەبنە بەشێک لەوە. بەڕێزان، لە کاتی ئەزەماتدا، لە کاتی قەیرانەکاندا شتێک بڵاوە بیتەوە لە ناو خەڵک کە پێڵێن کڕینی شتومەک بە پاڵنەری ترس. ئێستا ئەوەی هەیە لە بازاری ئێمە تەماشاکەی خەڵکێک کەلوپەل ئەکرێتن پاڵنەرەکەی ترسە، کەواتە با ئێمە نەبینە بەشێک لەو کاتانەدا خەڵک یعنی کە پڕ بووە لە قەلەق، پڕ بووە لە دڵە ڕاوچێ، شت ئەکڕن لە سەروی پێویستیەکانی خۆیان. یعنی ئەو خەڵکی کە ئەبینی غارەدات و شتەکڕێ و کەلوپەلەکرێتن پێویستی پێ نییە لە سەروی پێویستیەکانی خۆیتیان، کەواتە لەو حاڵەتەدا چ دروست دەبێتن؟
نقص دروستە بێتن، کەمی لە کەلوپەل لە بازار دروستە بێتن. کاتێک کە کەمی و نەقص ڕوویدا لە بازار کە تۆ چووی لەسەر و پێویستی خۆت شتت کڕی، ئالەو ساتانەدا چ بەرزە بێتەوە؟ نرخی کەلوپەلەکان بەرزە بێتەوە. کاتێک کە نرخ بەرز بەوە بەڕێزان، ئالێرە تۆ گڕت لە قەیران بەردا، واتە تۆ ئاگرت بەردا ئەزمەیەک، ئەو ئەزمەیە گڕە گریتن. بۆیە بەڕێزان با ئێمە بەشێک نەبین لە دروستکردنی ئەو ئەزمەیە، بەشێک نەبین لە دروستکردنی ئەو قەیرانە، با لە سەروی پێویستیەکانی خۆمان کەلوپەل و شتومەک نەکڕین. بەڕێزان تەماشاکەن، ئیسلام ئاینی هاوسەنجیە. خوای پەروەردگارە فەرمێ والذین ئیذا ئەنفقوا لەم یوسرفوا وەلەم یەقتڕوا وەکانە بەینە ذەلیکە قەوامە. ئەفەرمێ ئەوانن کە باسی ئیماندارانە کاتن، ئەفەرمێ ئەوانن کاتێ ماڵ و سامان ئەبەخشن نەزیادەڕۆیی تێدا دەکەن و نەچروچیشی تێدا دەکەن، هاوسەنگن، نەزیادەڕۆیی لە ماڵ و سامان دەکەن و نەچروچیشن لەوەی کە نەبەخشن، نەخێر، بەڵکو بەشی خەڵکی لێ دەدەن و لە شتی ڕەوادا سەرفیەکەن ئەم ماڵ و سامانە و خۆشیان لێ بێ بەش ناکەن، بەڵکو لە نێوان ئەو دووبارەدا لە بینی زیادەڕۆیی و چروچیدا مام ناوەندین. کەواتە لە ئیسلامدا، ئیسلام تاچی مرۆڤی مسلمان بەڕاستی تاکێکی مامناوەندە، هاوسەنگە، دینی تەوازونە، نەزیادە ڕەویە نەکەم ڕەویە. کەواتە بە هەوڵدەین بەڕێزان، هەوڵدەین لە سەروی پێویستیەکانی خۆمان کەلوپەل نەکڕین، نرخیشت با نەبینە هۆکارێک بۆ بەرزکردنەوەی نرخی شتومەک لە بازاڕەکاندا. بەڕێزان شتێکی تر کە گرنگە ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە لە کاتی قەیرانەکاندا کە کاتێک کە بازار بەرەو تەسک بوونەوە دەچێتن، بازارەکان تەنگ دەبنەوە، ئەلێرەدا دەرگای سەدەقە و بەخشین فراوان دەبێتن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هانی مرۆڤی مسلمان دەداتن، دەفەرمێ ما نەقەسە مال من سەدەقە، دەفەرمێ ماڵ بە بەخشین کەم ناکاتن. کەواتە ئەو لەو سات و کاتانەدا بەڕاستی خەڵک تەنها پێویستی بە وتاری سیاسی نییە، بەڵکو لەو کاتانەدا خەڵک پێویستی بە فەردەیە ئاردا، خەڵک پێویستی بە دەرمانە، خەڵک پێویستی بە گەرمکەرەوەیە، خەڵک پێویستی بەو شتانەیە. بۆیە گەنجان بەڕاستی و خەڵکی مسلمان دەتوانێتن کە لەو کاتانەدا دەست پێشخەری بکەن. یعنی هەر کۆمەڵە گەنجێک دەتوانن لە گەڕەکەکەی خۆیان سندوقێک دابنێن، یعنی لە هەر گەڕەکێک دەتوانن سندوقێکی هاوکاری و پشتیوانی و دەستگیرۆیی، هەڵمەتی هاوکاری بۆ خێزانە سەربەرزەکان بکەن، سندوقێک دابنێن، دەتوانن پرۆژەی سەبەتەی خۆراکی ڕابگەینن، دەتوانن هاوکاری قوتابیانی پێویست بدەن. کەواتە بەڕێزان گەنجانی خۆشەویست، لەو سات و کاتانەدا مەڵێن من بەتەنێت چیم پێدەکرێتن، نەخێر، تۆ زۆرت پێدەکرێ، دڵنیا بە هەر دڵۆپە بارانە، هەر دڵۆپە ئاوە، دڵۆپەیەک لەگەڵ دڵۆپەیەک ڕووبارێکی گەورە دروست دەکەن. بۆیە تۆ هاوکارێکی تر و برایەکی تری دەتوانن زۆر شتی گەورە لەو کاتانەدا ئەنجام بدەن. بەڕێزان گەنجانی بەڕێز خۆشەویستان، هەموو قازانجێک بەڕاستی دەستکەوت نییە. ئەوە بزانن هەموو لە دەستچوونێکیش فەشەل و هەموو واتە زیانێک فەشەل نییە و واتە شکست نییە. زۆر بازرگانی هەیە، بەڕاستی زۆر بازرگانی هەیە، ئینسان ژمارەکانی زۆر وەکو دەڵێن چەند قات دەبنەوە، بەڵام بەرەکەتەکەی نامینێتن. و زۆر بازرگانیش هەبووە باری خەڵکی سوک کردووە لە کاتی قەیران و ناخۆشیەکاندا. بەڕاستی دەبینی خوای گەورە لەو کەمەی کە هەی بووە بەرەکەتی زۆری بۆ تێخستووە. کەواتە خوای گەورە دەبینی دەرگای زۆری چاکە و چاکەکاری بۆ ئەو کەسە کردوتەوە. بیر لەوە بکەنەوە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ رحم الله رجلا سمحا إذا باع سمحا إذا اشترى سمحا إذا اقتضى. رحمتي خوا لو پیاوە بێ کاتێک کە دەفرۆشی ئاسانە، باری خەڵک قورس ناکاتن، و رحمەتی خوا لەو کەسەش بێ کە ئەکڕیتن کە زۆر لە کاتی کڕیندا بە زەحمەت نییە. کەواتە خۆشەویستان ئابووری لە ئیسلامدا ئەوەندەی کە ڕەوشتە، یعنی بەڕاستی ڕەوشت و ئەخلاقە پێش ئەوەی کە چەند قاتکردنەوەی ژمارەکان بیتن، پێش ئەوەی کە کابرا ملیار و ملیۆنەکانی خۆی زیاد بکە، بەڕاستی ئابووری لە ئیسلامدا گرنگی بەلایەنی ئەخلاقی و ڕەوشتی ئەداتن. بۆیە بەڕێزان
باوکانی بەڕێز، سەرۆک خێزانەکان هەوڵدەن جارێک منداڵەکانتان فێرکەن کە ماڵ سەروەت و سامان ئامرازێکە نەک بەهایەکی ڕەهابیتن، واتە قیمەتێکی مطلق نییە بەڵکو ئامرازە، کە ئامرازە فێری قەناعەتیان بکەن منداڵەکانتان، فێری ئەوەیان کەن کە کڕینەکان لەبەر ئەوە نییە کە وەڵامدانەوەی ڕکلامەکان بێتن، ئەوە نییە لە ترسان بێتن، بەڵکو لە کاتی پێویستیە گەنجانی سەربەرز، گەنجانی ئومەت، ئێوەش هەوڵدەن نمونەیەکی جیاواز بن، هەوڵدەن بەڕاستی پروپاگەندەی بەتایبەتی پروپاگەندەی ئابووری بڵاو مەکەنەوە، ترس و بیم لە ناو خەڵک زیاد مەکەن بەتایبەتی لە مەسەلەی کڕینی کەلوپەل و ئەوانەدا، و هەروەها هەوڵدەن با تەماع و تەماع سەیتەڕە نەکاتن، زاڵ نەبیتن بەسەر بڕیارەکانی ئێوەدا. خۆشەویستان، بەڕاستی قەیرانەکان، بەڕاستی ئەو قەیرانانە و ئەو ئەزەماتانە تەنها تاقیکردنەوە نین بۆ بازارەکان، بەڵکو تاقیکردنەوەن بۆ دڵەکان. ئەو قەیرانانەش تێئەپەڕن، ئەوەشیان دێت و ئەڕواتن، بەڵام کاریگەریەکەی شوێنەوارەکەی لە پەڕاوی کردارەکانی ئێمەدا دەمینێتەوە. بۆیە بیرتان بێتن، ئەوەتان لە یاد بێ و لە یادتان نەچێتن، لەوانەیە کاتێک کە تۆ نرخی شتێک کەلوپەلێک بەرزەکەیەوە، لەوانەیە لەو ساتانەدا برسیەک دوعات لێ بکاتن. یعنی بەتایبەتیش لە کاتی شکاندا کەسێک کە دەشتێت کە پێویستیتی لەوانەیە لەو کاتانەدا دوعات لێ بکات، و لەوانەشە بە پێچەوانەوە کاتێک کە تۆباری هەژارێک سووکەکەی دوعات بۆ بکاتن، کەواتە لە کاتی شکانەکاندا دوعا ڕەت نابێتەوە. ئاگاتان لەوە بێتن، بیرتان لەوە بێتن. بۆیە با ئێمە لە سەردەمی قەیرانەکاندا، لە کاتی قەیرانەکاندا با کەسی دادپەروەر بین، با چاوچنۆک نەبین، با میهرەبان بین، با ئیستیغلال و دەرفەتەکان وەکو ئەڵێن نەقۆزینەوە، حاجەت و پێویستی خەڵکی بە دەرفەت نەزانین. بەڕێزان، با هەوڵ دەین هاوپشت و هاوکار و پشتیوان و دەستگیرۆی هەژاران بین، نەک منافەسە بکەین لەسەر ئازارەکانی وان، پێش بڕچێ بکەین کە شت گران بکەین. داواکارین لە خوای پەروەردیگار کە ماڵ و سەروەت و سامانمان لە تاعەت و پەرستشی خۆی بخاتە تاعەت و پەرستشی خۆی، و قەناعەت بخاتە دڵەکانی ئێمەوە، و بەرەکەت بخاتە ئەوەی کە خوای پەروەردیگار بە ئێمەی بەخشیە، وەروە بمان کاتە کلیلی خێر و دەرگاکردنەوەی خێر، و بمان کاتە مایەی قەپاتکردنی دەرگای شەڕ. خوای گەورە هەموو لایەک سەرکەوتو و سەرفراز بکە، والحەمدولله رب العالمین.